ئاساییکردنەوەی ڕەوشی کەرکووک یەکێکە لە گەرمترینە و پرسانی لە ئێستادا لێکدانەوەی زۆری لە شەقامی کەرکووکدا بۆ دەکرێت. لێپرساوێکی کێتیش لە کەرکووک دەڵێت دانانی پارێزگار هەنگاوی یەکەمە، بەڵام ئاساییکردنەوە ڕەوشی کەرکووک هەنگاوی دیکەش دەخوازێت. دانانی پارێزگار وەکو ئیستحقاقێکی کورد لە ناو کووردا ئیستحقاقی لیستی یەکێتی نیشتمانی کورسانە لە کەرکووک کە داکۆچیەکەین لەسەرەوەی مەحافزی کەرکووک دابنرێتەوە لە جیاتەوەی کە کابرایکی نەتەوەیەکی ترە بۆ ئەوە نیە بڵێن هەموو کێشەکانمان بۆ چارەسەرەکرێت لە بەروی بەڵام ئەوەیەکێ لە کێشەکانی ئێماگەر بێت و محافزی کەرکووک کورد وایە ئەو کاتە من پێم وایە کۆمەڵێ بڕیار هەبوو نادرا ئەمە یەکێکە لە شتەکان، بەڵام بەدانانی محافزە و کاتە کۆمەڵێ شتی قانونی هەیە کۆمەڵ شتی دەستوری هەیە لەوانەیە لە ڕێ و محافزە بتوانی داینێ ئەوەی کە ئێستا لە هێزێک لە کەرکووکا و هێزە لە دوای 16 ئۆکتۆبرەوە هاتووە ئەو هێزابێ بە بڕیار بگرێتەوە ئەو بڕیاریش کاتێک گەڕێتەوە ئەگەر کوردی یەکدەنگ بێ لە بەغا. نوێنەری لایەنە سیاسەکانی دیکەش لێکدانەوەی خۆیان هەیە بۆ ڕەوشەکە و هاوڕان کە دانانی پارێزگار بەست نییە و لە پێناوەساییکردنەوە ڕەوشی کەرکووک پێویستە لە دوای دانانی پارێزگارەوە هەنگاوی دیکەش بگیرێتە بەر. دانانی پارێزگارێکی کورد بۆ شاری کەرکووک و دووبارە کاراکردنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک گەڕانەوەیان بەسەر ئەندامەکانەوە و بینینی ڕۆڵی خۆیان ئەمانە دەکرێت بڵێن هەنگاوێکن بۆ ئاساییکردنەوە لە بەرەوەی بارودۆخی کەرکووک پێویستی بە ئاساییکردنەوەی لە ڕووی سەربازیەوە پێویستی بە ئاساییکردنەوە لە ڕووی ئابووریەوە لە بەرەوەی کوردی کەرکووک محاربەیەکی ئابووریش کراوە لە ماوەی ڕابردوو سەرۆکی وحدەی ئیداری شاری کەرکووک پارێزگارەکەیەوە ئەم پارێزگاری ئێستا کە بە وکالەتە ڕۆڵی ئەو لە خراپەکەی ئەومان پێ دەڵێ دانانی پارێزگارێک تەنها ڕێگریکردن بێ لەو بڕیارانەی کە ئەم پارێزگارە بە وکالەت دێدا هەنگاوێکی گەورەیە بڵێ دیاریکردنی پارێزگارێکی کورد بۆ شاری کەرکووک هەنگاوێکە و هیچ لە هەنگاوە گرنگەکانە ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک لە ڕاستیدا پارێزگار یەکێکە لە هەنگاوەکان بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک، بەڵام هەنگاوەکانی تریش گرنگن زۆریش گرنگن لە مەسەلەی دەربازکردنی کەرکووک لەو بە سەربازگەبوونەی کە هەیە کشاندنەوەی و هێزانەی لە ناو کەرکووکدا هەن، گەڕانەوەی مەلەفی ئەمنی بۆ دەستی دەستگا ئەمنیەکانی ناوشاری کەرکووک، گەڕانەوەی دۆسیە خزمەتگوزاریەکان لە ڕێ ئەنجومەنی پارێزگای کەرکووک و جێبەجێکردنی لەسەر ئەرزی واقع بێت جیاوازی نێوان نەتەوەکان هەموو کۆک بن لەسەرەوە یەکدەنگ بن کەوا دۆخی سەربازی لەم شارە گۆڕانکاری بەسەرا بێ و دۆخی ئەمنیش و جیهاتی ئەمنیش لەم شارە وەکو دەسەڵات ئەوەی کە هەیە مەلەفی ئەمنیە بگەڕێتەوە دەست پۆلیسی مەحەلی شاری کەرکووک وەکو لە پێشتر هەبووە، بۆیە بە هەنگاو ئەتوانین بڵین دۆخەکە ئاساییەکرێتەوە پێویستی بە ڕێککەوتنی لایەنە سیاسەکان هەیە بە پلەیەک و لایەنە کوردستانەکان بە پلەی یەکتر دێ و دواتر گەڵ پێکار شارەکە پێمان وایە ئەمانە چەند هەنگاوێکن دەبێ کورد لە ئێستادا قوربانی بۆ بدا. لایەنێکە چاودێرانی سیاسی جەختی لێسەر دەکەنەوە پێویستە کورد بۆ زامنکردنی جێبەجێکردنی ڕێکەوتنەکان لە پێناوەساییکردنەوە ڕەوشی کەرکووک هەمانگی لەگەڵ پێکاتەکانی دیکەشدا بکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.